ڕۆژانە بەچیەوە سەرقاڵی؟ ڕۆژانە بەچیوە سەرقاڵی؟ چەند بران لێرە کاک عەلی؟ چەند برانە کاک عەلی؟ ئەی لێرەکەی کووە؟ لێرەکەی کووە؟ ڕۆژانە خەریکی چیت؟ وەڵڵا هەر کار و کاسبی زیاتر هیچ کە نییە. یاخوا لەشە ساغ بێ ئینشاءالله هەر بتوانین کار و کاسب بکەین شکری خوایەوێ الحەمدولله. ئەخوا بەزیاد بێ. یەک خولەک پرسیارە لە یەکەم لە یەک خولەکەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکارمێنە باشە هەر شتێ بچێ بڵێ بەڵێ نەخێرە تۆ بەکاری مێنە تەواو دەست پێکەم نەیە بەڕێستان؟ عەلی کاک عەلی ڕۆژانە چەند کاتژمێر کارەکەیت؟ 12. ئەخوا لەشە ساغ بێ کێ هاوکاری دەکا لێرە؟ برایەکانمان کە پێکەوەی لێرە. بەس خۆت بەتەنهانیت براکانت لەگەڵایە؟ دەبڵە براکانم لەگەڵایە؟ برایەکانم لەگەڵمایە. تۆ قسە مەکە بۆ خۆی وەستاوە گەروا بکە ئێبێتەوە وانە؟ ئەتوانی بیبیتەوە؟ بڵێ ئەی بەمەوە دەیبینەوە. خۆمە موشتەکانی پێڵێمەوە باش شتێکی تر تاقیکەینەوە گەروا بڵێم تۆر قسە ناکەین باشە شتێکی تر تاقیەکەمەوە یەک خولەک هەرچی مود وەکو خۆی لە دوای من بێڵێرەوە ئەمەیان ئاسانەی تر وانە؟ ئەمەیان توانی قسە بکەیتر هەرچی مود وەکو خۆی بێڵێرەوە باشە؟ نای بەڕێستان؟ عەلی ئەی کاک عەلی نەموو دەرچی مود وەکو خۆی بێڵێرەوە پرسیارم کردە پرسیار بکەیت باشە؟ یەک خولەک هەرچی مود وەکو خۆی بێڵێرەوە تا ناوت عەلیە؟ ناوت عەلیە؟ خەڵکی ئەولێری؟ خەڵکی هەولێری؟ ڕۆژانە بەچیەوە سەرقاڵی؟ ڕۆژانە بەچیوە سەرقاڵی؟ چەند بران لێرە کاک عەلی؟ چەند برانە کاک عەلی؟ ئەی لێرەکەی کووە؟ لێرەکەی کووە؟ نەموو لێرە چەند بران؟ لێرە چەند بران؟ کاک عەلی هەر بەردەوامە لەسەرەوەیکە من وتم لێرە چەند بران تۆ چەند بران؟ چونگۆ ئیبرێەوە خۆی بڵێیتەوە نابێ نەقسی هەبێ باشە 964 لای کردووە؟ بەڵێ دڵنیای؟ دڵنیام باشمش خەڵاتی خۆم تێمێ بڵێم هەموو سەرێشەی بۆچی بیترا دەستەکانە خۆش بێ سپاسە بەشداریکردن دەست خۆش